ڕۆژگارەکە وای لێ هاتووە خەڵکانێک هەن چاو دەبڕنە گیرفانی خاوەن پێداویستە تایبەتەکانیش. من پێتان دەڵێم چێ دنیایەک پارەی ئەوانی خواردووە. پایتەخت میدیا بە دوواداچوونێکی ڕۆژنامەوانی بۆ بەڵێنێکی قوبات تاڵەبانی کرد کاتێک لە بانگەشەی هەڵبژاردن بەڵێنی دروستکردنی هەزار خانووی بە خۆڕایی بە خاوەن پێداویستە تایبەتەکاندا. بەڵام ئێستا پرۆژەکە دیار نییە کە چی پارەژ وەردەگیرێت. سەرەتای بابەتەکە لە بانگەشەی هەڵبژاردنەوە دەستی پێکرد. بەڵێنەکە گەورە بوو، هەزار خانوو بە خۆڕایی بۆ خاوەن پێداویستیە تایبەتەکان. بەڵام دوایەوەی دەنگەکان کۆکرانەوە واقعەکە گۆڕا. پرۆژە خێرخوازیەکە بوو بە بازرگانی. بەپێی زانیاریەکانی پایتەخت میدیا پرۆژەکەی تر نەخانووە و نەبە خۆڕاییە. لەو هەزاریەکەیە تەنیا 250 دانیان بە خۆڕایی ماوەتەوە. 750یەکەی دیکە گۆڕدراوە بۆ شوقەی بازرگانی و بە خاوەن پێداویستی تایبەت دەفرۆشتێتەوە بەبێ ئەوەی کۆی نرخەکەشی بزانن. ئەوان بەڵێنی خانوویان پێدرا بوو کە چی ئێستا شوقەیە. بۆ نرخەکەی لە هەر خاوەن پێداویستێکی تایبەت 50 وەرەقە وەک پێشەکی وەرگیراوە. لە ماوەی 25 مانگدا هەر کەسێک 100 دۆلاری داوە و بە کۆی گشتی هەر کڕیارێکی شوقە 75 وەرەقەی داوە. دەبێت بەردەوامیش بێت تاوەرگرتنی کلیلەکەی. یەکێک لەو خاوەن پێداویستە تایبەتانە بەم شێوەیە چیرۆکەکەی بۆ پایتەخت میدیا جێڕایەوە. سەرەتا گوتیان شوقەکان دیارە، بەڵام دواتر گوتیان دەبێت پێشەکی بدەن. نازانین بڕی پارەکە بۆ هەر شوقەیەک چەندە و تا ئێساش بەردەوامین لەو 100 دۆلاری مانگانە کە بە کۆمپانیاکەی دەدەن. واڵێ خۆیان تەلەفۆنمان بۆکەن هەموو مانگێ. اینجا با پێتان بڵێم پرۆژەکە دەکەوێتە گەڕەکی قولەرەیسی لە سلێمانی. سەرڕای وەرگرتنی ئەو هەموو پارەیە تا ئێستا بەردێک لەسەر بەردێک دانەنراوە. زەویەکە هەروەکو خۆی ماوەتەوە پوش و پەڵاشە. پایتەخت میدیاوەشی زانیوە لە ڕێگەی قوبات تاڵەبانیەوە ڕێگە پێدان لە حکوومەت بۆ زەویەکە و دانانی نەخشەکەی لە ماستەرپلان وەرگیراوە. چێم پرۆژەیە جێبەجێ دەکات. پایتەخت پەیوەندی بە بەرهەم قەرەداغی سکرتێری کۆمەڵەی داکۆچی لە مافی کرێنشینان کرد و گوتی کۆمپانیای جێبەجێکار هی برای مەلایەسینە. یەکێتی کەمەندامانی ژلەی بەرپرسە. لە بەرامبەردا سامان حوسێن سکرتێری دەست لە کارکێشاوی یەکێتی کەمەندامان دەڵێت قەیرانی دارایی هۆکاری دواکەوتنی کارەکانە و بەڵێندراوە لە 2 ساڵی داهاتوودا تەواو بێت. ئەمە یەکەم جار نییە قوبات تاڵەبانی لە جێبەجێکردنی بەڵێنەکانی پاشگەز دەبێتەوە. پێشتریش چەندین بەڵێنی هەلی کار و خزمەتگوزاری بە هاوڵاتیاندا کە تەنیا لە چوارچێوەی دروشمی هەڵبژاردن دامانەوە. ئێستا خاوەن پێداویستە تایبەتەکان لە چاوەڕوانی ڕەحمی خوددان بۆ یەکلایکردنەوەی ئەم کێشەیە. خواردنی پارەی خاوەن پێداویستە تایبەتەکانتان باش.